سلاف تماشاوان مهجاین سوران تیوی جام جهانی وورلد کاپ سپورت یعنی کاس العالم افهمو او دستواژن اکو در چارچوبه جام جهانی سپورت یا تفاقیدات انجام دانو بکارانی جام جهانی 2014 یا فیفا کل ولات برازیل روزا 12 حزیران انجام دان ولات برازیل و دویمین قهرمانیت فیفا جام جهانی کل ورت انجام دان و لدار خستن یا یکمین جی سال 1950 هاتی انجام دان 32 هل بجارده جهانی تیدا بشدارنو هر وها 31 دولتان به چارچوبه هفرکی کا سپور دا کارین یکو بو موندیال سر بکبنو هر وها بجارده برازیل جی 32 یمین ولاته تید خویابون کو 12 حزیرانی وقتی ما ایماجه پیدا کو قهرمانیتی ده انجام دان و روزا 13 تموز 2014 به بداوی بره تماشاوان رزدار سوران تیوی امی حوالی بدین که در راپورت که تایبت موندیال 2014 ایماجه به خیلی راپورت که نیرینا ورزشکارو هر وها چندین پیزانین دن پیشکشی و بکین به مرام بینانی برای خوشویست اما چند زانیاری و عملیکی ورده سبارت و موندیالی امسال 2014 که ل 12 حزیرانی 2014 ل ولاتی برازیل دست پی کرد. جام جهانی 2014 بیستمین پالوانیتیه که ل جام جهانی فیفا ل ولاتی برازیل بو دومین جاره که میوانداری دکد. بگمان چندین آماری ورد گرینگترین نوانه که 32 هەڵبژاردنی نیشتیمانی لە 8 شار بەردەوام دەبێت تێدا 31 وڵات لە ڕێگەی پاڵاوتن سەرکەوتن و بەرازیلیش بەهۆی میوانداریکردن لە پاڵەوانیتیەکە بەخشرا بوو. لە ماوەی پاڵەوانیتیەکانی ڕابردوو و دروستکردنی بووکەڵەش بوو بە چاندنی پاڵەوانیتیە وەرزشیەکان بۆ یەکەم جار بەرازیل بووکەڵەیەکی بە نێوی فۆلیس دروست کردەوە و ئەم بووکەڵەیە لە شێوەی ئاژەڵێکە بە نێوی ئارمالدیرۆ دروستکراوە. کۆمپانیای ئادیداسی وەرزشیش هەڵسەوە بە دروستکردنی تۆپێکی تایبەت بە پاڵەوانیتیەکە تۆپەکەش ناوی ئادیداس براسیکایە ئەوەش بەپێی دەنگدانێک بوو کە لە نێوان هەوادارانی تۆپی پێ بەرازیل کە ئەو تۆپە یان زیاتر لە 1 ملیۆن دەنگی بەدەستهێنا بوو کە دەگاتە 7 لە سەڵای دەنگەکانی ڕاپرسیەکە جێگەی وەبیرهێنانەوەیەکە کۆمپانیای ئادیداس لە وەتەی ساڵی 1970 تاکە کۆمپانیای وەرزشیە کە سپۆنسەری سەرەکی بێت بۆ دروستکردنی تۆپی جامی جیهانی فیفا. لە ڕووی پەخشەوە سەرجەم یاریەکان و چالاکیەکانیان پاڵەوانێتە مافی فیفا و ئەو فرۆشەری ئەو پاڵەوانێتە دەبێت و هەر دەستگایەکی میدیای تەلەڤیزیۆنیان یان ڕادیۆیی بێ دەبێت مۆڵەتنامەی پەخشکردنی هەبێت هەڵکات ماف بە زۆربەی وڵاتان دراوەکە کەناڵێکیان زیاتر مافی پەخشکردنی هەبێت بەڵام لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا یەک کەناڵ مافیەیە کە یاریەکان بگوازێتەوەیش کەناڵی بین سپۆرتە. کۆمپانیای سۆنیش هەڵدەسێت بە یان هەڵسەوە بە گرتنی وێنەکانی یاریەکە بە کوالیتێکی زۆر بەرز لە فیلمەکانیش بەکاردێت لەگەڵ نوێترین تەکنۆلۆژیای سەردەم کە بە ئەڵترا HD بە ڕوودی K4 پەخش دەکرێت. یاری ڤیدیۆیی کۆمپانیای ئەلێکترۆنیک ئارتس هەڵدەسێت بە وەشانی یاری ئەلێکترۆنیەکانی ڤیدیۆیی کە ناوی یاریەکەش جامی جیهانی فیفا 2014 بەرازیلە. چەند ناو جۆری پێکانی ئەو یاریزانانە دەخینە ڕووکە بەشداری لە مۆندیالدا ناکەن ئەگەرچیش ناویان لە لیستی هەڵبژاردەکانیاندا هەیە. تیاگۆ ئەڵکانترا لە ئیسپانیا بەشداری نەکات بەهۆی پشتڕانی بەسەرەکانی ئەژنۆی هەروەها کریستیان بیتینکی لە بەلجیکا و راتمێڵ فالکاو لە کۆلۆمبیا بەهۆی پشتڕانی بەسەری ئەژنۆ بە هەمان شێوە ئەڵکای گۆندۆکان لە ئەڵمانیا هەروەها نیکۆ کارانیکار لە کرواتیا لویس مۆنتیز لە مەکسیک ڕیکاردۆ مۆنتۆلیڤۆ لە ئیتالیا بەهۆی شکانی قاچی ڕاستی هەروەها کیڤن ستۆتمان لە هۆڵندا بەهۆی پشتڕانی ماسوولەکانی ئەژنۆی
هەروەها ڕافایل ڤاندەرڤارت لە هۆڵندا پێکەن لە ماسوولەکانی ڕانیدا کە دروست بووە، ڤیکتۆر ڤالدێز لە ئیسپانیا بەهۆی پشتڕانی بەستەرەکانی ئەژنۆی، هەروەها دوایین یاریزانیش تیۆ واکۆتا لە ئینگلتەرا کە بەهۆی پشتڕانی بەستەرەکانی ئەژنۆی بە هەمان شێوەی یاریزانەکان ناتوانێت بەشداری لە مۆندیالدا بکات ئەگەر چیش ناویان لە لیستی هەڵبژاردەی وڵاتەکاندا هەیە. يمشي بينهم ثلاثة، خيسوس نافاس، القطار نافاس يحاول يتعدى مع اللورد انيستا فابريغاس كرة توصل خيسوس يمشي للنيرو توريس يوزع كرة ترجع للدفاع، ترجع فابريغاس الكرة هدف چەند ئامەرێکی ورد ئەو یاریزانانی کە گۆڵی بۆ دوو هەڵبژاردەی جیاواز تۆمار کردووە لە ڕابردوودا لە مۆندیالەکانی ڕابردوو، ڕۆبرت برۆسینسکی لە ساڵی 1990 لەگەڵ یوگۆسلافیا، هەرو لە ساڵی 1998 لەگەڵ کرواتیا. یەکەم گۆڵی بەهەڵا لە مۆندیال کە کراوە ساڵی 1938 یاریزانی سویسری لۆچێر لە بەرامبەر ئەڵمانیا لە هەڵبژاردەکەی خۆی تۆمار کردووە. ئەو یاریزانی کە گۆڵی بەهەڵا لە هەڵبژاردەکەی تۆمار کردووە لە هەمان کاتدا گۆڵی بۆ هەڵبژاردەکەی تۆمار کردوەوە هەڵبژاردەی هۆڵندا بووە، تاوی شاریزان وارنی براندێتس لە بەرامبەر ئیتالیا ساڵی 1987. خێراترین گۆڕانکاری یاریزان کە گۆڵی تۆمار کردووە یاریزانی دانیمارک ئیبیساند بەرامبەر نایجیریا ساڵی 1998 دوای هاتنە خوارەوەی بۆ یاریەکە لە 16 چرکەدا. هەروەها ئەڵمانی بێکنباوەر کە تاکە یاریزانی ئەوروپیە کە وەک کاپتێن ساڵی 74 وەک ڕاهێنەر ساڵی 1990 مۆندیالی بەدەستهێنەوە. یەکەم گۆڵ کە بە لێدانی سزا تۆمار کراوە لە ساڵی 1930 لەلایەن مانوێل ڕۆساس کە یاریزانی هەڵبژاردەی مەکسیکا لە بەرامبەر ئەرژەنتین تۆماری کردووە. یەکەم لێدانی سزا کە گۆڵ تۆمار نەکراوە ساڵی 1934 لەلایەن یاریزانی بەرازیل دیبریتۆ کە گۆڵپارێزی ئیسپانی ڕیکاردۆ زامبۆرا گەڕاندیەوە. ئەو گۆڵپارێزێکە زۆرترین ماوە گۆڵەکەی خۆی پاراستووە بێگۆڵ ئیتالی زینگا ساڵی 90 کە 570 خولەک بووە. هەروەها ئەو یاریە زۆرترین هەندێری تێدا ئامادە بووە لە مۆندیالی ساڵی 1950 لە یاری کۆتایی نێوان بەرازیل و ئۆروگوای بوو. لە یاریەکەدا ماڕەکانە کە زیاتر لە 199,000 هەندەر تیادا بەشدار بوون. ئەو یاریە کە کەمترین هەندێری تێدا ئامادە بووە لە مۆندیالی ساڵی 1930 لە یاری نێوان ڕۆمانیا و پێرۆ بووە کە 300 هەندەر تێدا بەشدار بوونە. خێراترین یاریزان هاتری کە تۆمارکراوێت لەلایەن هەنگاری لاسیزلۆکیز بەرامبەر سلڤادۆر لە خولەکەکانی 1974 و 1977 ساڵی 82. بەتەمەنترین یاریزان کە گۆڵی تۆمار کردووە کامیرۆنی ڕۆجێر مێلا بەرامبەر رووسیا لە ساڵی 1994 کە تەمەنی 42 ساڵ بوو. بچووکترین کاپتێن لە مۆندیالی ئەمریکی نیۆلا کە تەمەنی 21 ساڵ بوو ساڵی 1990. هەروەها بەتەمەنترین کاپتن لە مۆندیال ئینگلیزی شێلتۆن بیست کە تەمەنی 40 ساڵ بوو ساڵی 90. هەروەها
بچووکترین یاریزانیش کە گۆڵی تۆمار کردووە بەرازیل پێلێ کە تەمەنی 17 ساڵ بووە بەرامبەر وێڵز ساڵی 1958 لە کۆتاییشدا هەڵبژاردەی ئەندەنوسیا کەمترین یاری لە مۆندیال ئەنجامداوە تەنیا یەک یاری بووە. ئەمە کۆی چەند زانیاریەکی ورد و ئامارێک بوو دەربارەی تەواوی مۆندیال کە خرانە ڕوو پێوەین کە بتوانن سوود لەم دەرفەتەوە بین و وەکو وەرزشکارێک و هەندێری هەڵبژاردەیەک یان وەکو بینەرێکی ئەم یاریانە بتوانن سوود و مفایەتی باش لە بواری سپۆرت وەرزش وەربگرن کە لە داهاتوودا کوردستان بتوانێت بچێتە ڕیزی یانە و هەڵبژاردەکانی جیهانی و ڕۆژێکیش بێت و بەشداری لە مۆندیال. Buena acción de Messi, va Leo. Va Messi. Encara Messi. Sigue Leo al arco. ¡Gol! Vai Neymar depois em cima dele. Ele tenta estar. Linda jogada. Tocou. Olha que beleza. دیارە ئێستا کاتی بەڕێوەچوونی یاریەکانی مۆندیالی 2014 کە لە بەرازیل بەڕێوە دەچێت بەڕاستی ئێمەش وەکو یاریزانانی سۆران و تایبەتیش لە سۆران بە شێوەیەکی کاریگەر سەری یاریەکان دەکەیت بۆچی چونکە یاریەکان ڕاستە و خۆ پەیوەستە بە خۆی خۆمانەوە چونکە هەر یەکەمان پەیوەستین بە یەکێک لە تیپەکان مۆندیال بەڕای من لە هەموو ماڵێکدا هەیە چونکە 4 ساڵە کە جارێک چاوەڕێ دەکرێتن هەمومان چاوەڕێ ئەو ڕۆژ دەکەنکەوە تام و چێژ لە یاریەکە وەربگرین. کاریگەریەکەی ئەوەیە بەڕاستی دیارە هەر یاریزانێک خۆی یەکلای کردوێتەوە بەوەی کەوە لەگەڵ سەریسی تیپێک دەکاتەوە کام تیپی بەدڵا تەکنیکی یاریەکانی ئەو تیپە بە هەند وەردەگرن بە تایبەتی ئەو یاریزانانێک کە ناو یاریگادا تەکنیکی جوان پێشکەش دەکەن چ لە پاس چ لە گۆڵ چ لە یەکدو ئەوانە کاریگەر ڕاستە خۆ لەسەر یاریزانش دەجدن لەو شێوەیە لە ئاسایی بکاتەوە. That's Percy with an early run. He's offside this time. It's 1-1. And the incomparable Robin van Persie on straight. Robin. Iron Robin with a chance. هیوادارین ئەم مۆندیالە هۆکارێک بێ لە بۆ پێگەیشتنی لاوانمان بۆ ئەوەی لاوانمان وەرزشکارانمان لە دوا ڕۆژە ئیسفادە لێ بکەن شیکەرەکانمان هۆکارێک بن شیکاری باش بن بۆ یاریەکان تاوەکو لاوان و وەرزشکارانی نەڤەرەکەمان سوودی لێ وەربگرن. ئینشاءڵڵا بە جانێکی وەرزشی هەموومان سەیری ئەم مۆندیالەکەین و نەتایجی مۆندیال قبول دەکەین بە هەموو جانێکی وەرزشیەوە. بەرازیل وڵا لەبەر ئەوەی بەرازیل هەر لە قەدیمەوە بە یاری جوان ناسراوە و تەکتیکەشی باشێ و زیاتر مەزیون بەو یارزانانی کە لە ئێرتیکاز گەمەکەن و هۆکارەکەشی بۆ وەگەڕێتەوە. وڵا هیوادارم لەم مۆندیالە بە چاوێکی وا تەماشا نەکەن ئەحساسیان بجوولێت و لە بۆ بارگشتجی و یان لەسەر ساسی دێکتۆرەبوون و ڕکوپینە تەماشەکەن بەڵکو تەماشا بکەن لە بۆ ئەوەی شتێک لەم مۆندیالەوە بگرن و سوود و ئیسفادەیە بی لە بۆ ئەزمون دوا ڕۆژی وەرزشیان. پێت وایە کاریگەری نەرێنی کۆمەڵاتی لێکەوێتەوە؟ ئینشاءڵڵا ئەوە نابی بەس دائیمەن لە هەموو کۆمەلگا لەم جێ شەشتانە ڕۆدا بەس ئینشاءڵڵا لاوی کورد وەرزشوانی کورد گەیشتە ئەو ئاستەی کەوا بەس بینەری تۆڕ هەژان نەبیتن بەس ئەحساس و تووڕەبوون سەیری بینەر نەبیتن ئینشاءڵڵا سوودی لێوەرەگری لە بۆ وەرزشی خۆی. پێشنیارەت چییە بۆ ئەوەی لە داهاتوودا کوردیش بتوانێت لە بواری وەرزشدا پێش بکەوێت؟ وەڵڵاهی ئینشاءڵڵا زیاتر ئیتمام بە قوتابخانەی وەرزشی دەدرێتەوە زانیاریەکان قوتابخانە بکەنەوە نەک لەسەر ئەساسی چەند کەسایەتی و چۆنیایەتی دەبێ قوتابخانە بکرێت و فێرگە بکرێنەوە لۆ خاتری ئەوەی گەنجانمان لاوانمان لە مەرحەلەی ابتیداییەوە لێ دەست بە وەرزشی کۆن تا دەگەنە قۆناغەکانی نادی و هەڵبژاردە ئینشاءڵڵا. هەندێری بەرازیل هەندێریە هەڵبژاردەی تاڵەنم هیوادارم سەر بکەیت بۆ قۆناغی کۆتایی. هەندێری بەرازیل
من هالدري هبجاتي رومانيا من هندري إيطاليا ما هندری ارجنتین هندری ارجنتينيا هندری توپاپی اسپانیا ما Dustbowl children singing a Dustbowl song.